مێژووی نەورۆز زانین مێژووی نەورۆز بۆ کەی ئەگەڕێتەوە کاریگەری نەورۆز لە ناو ئەدەبیاتی کوردیدا چییە؟ ئەمە و چەند پرسیارێکیکە کە ئاڕاستی میوانەکەمانیەکەین ئاکەم هەر کە باسی نەورۆز دەکەین یەکسەر پیرەمێردی شاعیر ینی یەتەوە بیرمان و تایبەتمەندیەکی جیاوازی لەگەڵ جژنی نەورۆزەیە و لەک هەرناکە لە کاتی ئامادەکاریەکانیشە موشمانیاگەریمان لەگەڵ بە دڵنیاییەوە کەسایەتی چەند کەسێک ینی لە شێوەی ئەو کەسایەتی گەوری کورد ئەدەبی کوردە ینی خۆیان دەگۆڕنەتنە بەرگێ و کارکتەرەوە هەڵبەتە باس لەم بابەتانە ئەکەین و بابەتێکی دیکەژەیە ئاکەم کە لە مێژەوە یاخود لە مێژوەوە ئەوەی کە خوێنەوەی بۆ مێژوە دەکەین هەندێک کات دەبینین نزیکبوونەوە لە وەرزی بەهار و هاوکات جەژنی نەورۆز کروتینێکی یاوە بە گەنجان بە شۆڕژگێران لە ساڵانی ڕابردوو یاخود با بڵێن ئەو کاتانی کە ڕژێمی بەعز داگیرکرد هەبووە ئەمە کاریگەری یاخود با بڵێن فکرێکی ئازادی خواز دەقسێکی ئازادی خوازی تەواوی هاوڵاتیان بەخشیوە بۆ ئەو مەبەستەش میوانداری بەڕێز کامەران سوبحانمان کردووە کە نووسەرە و شانۆکاری شەلامان کاتە کا کامەران بەخێر بێ بەخێراتکە زۆر سپاس بەخێربێ جژنی نەورۆز لێ پیرۆز بێت جژنی نەورۆز لە جەنابتان و لە بینەرانی کورسات و هەموو وڵاتیان پیرۆز بێت زۆر سپاس کا کامەران با لە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم شعرەی پیرەمێردی مەزن بۆ کەی ئەگەڕێتەوە و بۆچی ناوبانجی بۆ شێوێ دەرکردووە بەڵام بکەینە پرسیاری سەرەتا زۆر سپاس سپاس بۆ تۆ جاری تریژی نەورۆزتان پیرۆز لە ئێوە لە کارمەندانی کورسات لەو بینەرانی ئەمان بینین لە هەموو وڵاتیانی کوردستان لە ڕاستیە پرسیارێکی زۆر گرنگە بۆ من ئەم شۆ لەخۆ ئامادەکردنا بۆ بەرنامەکە بیرم لەوە کردو سەری دیوانەکەی پیرەمێردم کرد هەروتم زانام چەند شیعریە لە چەند شیعران باسی نەورۆزی کردووە زیاتر لە 10 شعر پیرەمێرد بۆ نەورۆزی نووسیوە ئەوەش پرسیارە بۆچی ئەم شعرە ئەمەیان بە دیاریکراوی ناوبانگیدا هۆکار زۆرە بەس من کورتەیەک ینی باسەکەم تەواو ئەم شعرە لە ساڵی 1940 نووسراوە و ئەم شعرە ئەو چیرۆکانی ئەیجێڕێتەوە ئەو چیرۆکانی باس دەکرێت لەسەر داوای دوو کەسم شعرە نووسراوە لەسەر داوای یەکەم هەردوو خوا لێ خۆش بوو حەمەد ساڵح دیلان دوو ئیبراهیم ئەحمەد تەکلیفیان لە هین کردووە تەکلیفیان لە پیرەمێرد کردووە شعرێک بۆ نەورۆز بنووسیت دیارە براهیم ئەحمەد بە حەمەد ساڵح دیلانی وتووە حەمەد ساڵح دیلانیش بۆ ڕاستە تەمەنی لە پیرەمێرد کەمتر بووە ڕەفیقی باوکی بووە و شاعیرێک بووە پێشتر پیرەمێرد ڕێنمایی یاوەتی و سەرنجی یاوت پێی وتووە شعرێکم بۆ بنووسە بۆ نەورۆز لەبەرەوە ئەم ساڵ نەورۆزێکی زۆر گەورەیە ئەکرێت ساڵی 40 لە سلێمانی هەرچەنە بەداخەوە 40 دوو نەورۆز کرا و کاتە بڵین پارتی دیموکراتی کوردستان لە بڵنگەڕێکی توی مەلیکسەرەوە ئاهەنگی نەورۆزیانکە حیزبی شوعیش لای مزگەوتی گەورە کردیان بەهەرحاڵەوە چیرۆکی ترە باسی ناکەین بەس باسی شعرەکەکەین ئەڵێت حەمەد ساڵح دیلان ئەڵێ یەکەم جار پیرەمێرد شعرێکی بۆ نووسیم خوێنمانەوە زۆر بەدڵیان نەبووە یعنی هەندێشت هەبووە دەست ئەوە کردو جاری تر مۆڵەتیان ئاوەتەوە بە پیرەمێرد دەستکاری کراوەتەوە کامەران بەڵێ اینجا ئەم شعری لێ دەرچووە لە بۆ ئاوا کاریگەر بۆ ئەم شعرە بەڕێی من یەکێک لە هۆکارە زۆر گرنگەکانی ئەوە بووە کە لەگەڵ نووسینە یەکسەر ئاوازی بۆ دانراوە لە ڕاستیە ئاوازەکەش قسە هەیە خۆی ئەڵێن حەمەد ساڵح دیلان وتوێتی یەکەم جار لە ئاهەنگی پارتی دیموکرات بڵێن لە توی بەڵام قادر دیلان مۆسیقاکەی لێەوە لەگەڵ خوا لێ خۆش بوو ولیەم یوحەنا ئەو بە کەمان ئەوش بە عود ئیناکردو بەڵام دەنگی تریژ هەیە ئەڵێن نە حەمەد ساڵح دیلان وتوێتی بەڵام قادر دیلانی ڕەحمەتی ئاوازەکەی بۆ دانراوە یەکەم نەورۆز کە وترا هەل ئەو ساڵی کە بڵێن کەم شعریتیان نووسراوە لەو ئاهەنگا لە توی لە سلێمانی ئەم شعرە کراوە بە گۆرانی دەنگدانەوەیکی زۆری هەبووە هەشەی ئەو گۆرانی حەمەد ساڵح دیلان هەیەەوە زۆر کاریگریە بەڕێی من یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە بەو ئاوازە و بە گۆرانی چوە ناو خەڵک هۆکاری تر ئەوەیە کە شعرەکە زۆر نیشتیمانیە و زۆر بۆن باسی ئافرەتی کوردی دەکاتەیە باسی قارماتی گەنجەکانەکات باسی خۆنەویستیەکە باسی خاکەکە بات یعنی زۆرشتە هەیە ئەتوانم بڵم لەوەتری حەساسی خوێنەری کوردیە هاوڵاتی کوردیە ئەم هۆکارانە وای کرد کە نەورۆز شعری نەورۆز کاریگەری زۆر هەبێ وەجگە لەوەش بیرمان نەچی خەڵکێکی زۆر
هونەرمەندێکی زۆر ئەم شعری کردووە بە گۆرانی هەرچەندە هەندێکیان دەستکاریان کردووە بەڵام کا کامەران باسیەوە کرد بۆ زۆر جار هەر ئەو ئاوازە ستانداردەیە بزەبت بەڵام ئەوەی حەسەن زیرە کە مشتەوای میزادە کردوێتی زۆر بەمان ناڵم هەمان من خۆم ینی گوێچکەم زۆر لەگەڵ ئەوە ڕاهاتووە بەڵام لە ڕاستیە ئەوەی حەفە بە حەقی پیرەمێت چونکە دەستکارێکی زۆری شعرەکەی کردووە حەسەن زیرێک نازان ئایا خۆی کردوێتی مۆسیقیەکان بۆیان کردەوە شێوان دوێتی بەڵام دەنگەکەی حەسەن زیرێک هێندە خۆشە ئاوازەکە هێندە دابشکردنی میوزیک میلۆدی بەڵێ بزەبت بۆیە ئەمە بووە بە بەشێک لە کۆنەستی خەڵکی کورد وە بووە بەشێک لە یادەوری خەڵک ئێستا هەر کەسێک لەم جیلەی ئێمەیەوە لە جیلی پێشتریشە بڵێ نەورۆزێک شعرەکەی بیرەکەوتەوە بۆیە ئەمە کاریگەری زۆر بووە لە یادەوەریمانەیە بزەبت ئەوەیە کا کامەران هەڵبەتا لە کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا باست لە نەورۆز و پیرەمێرد کردووە وردەکاری ئەم باسکردنە چییە و هاوکات ئایا نەورۆزی پێش پیرەمێرد چۆن بووە و جیاوازیەکەی چیە و تایبەتمەندیەکانی چۆن جیا دەکرێتەوە خۆی لە ڕاستیە دەست خۆش منم کتێبەیە کە پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا باسی کرد بەشێکی ینی بەشێکی کتێبەکە باسی چکە ناکرێت باسی پیرەمێرد بکەیت و باسی نەورۆز نەکەیت ینی ئەوە شتێکە ینی مەحاڵە بەڵام لە ڕاستیە قسەکردن لەسەر نەورۆزی پێش پیرەمێرد و نەورۆزی دوای پیرەمێرد ئەمە بخۆی بابەتێکی ترە و لە مێژووە کورد و لە سلێمانیش بە تایبەتی لە دروستبوونی شاری سلێمانیەوە نەورۆز هەر هەبووە بە شکڵ و شێوەی جیاواست بەڵام بەو شێوەیە نەبووە کە دوای ئەوەی کە پیرەمێرد لە ئەستەمبول گەڕاوەتەوە لە بیستەکانە و دەستی کردووە بە سازکردنی نەورۆز لە گردی مامەیارە و بڵێن لە سەرچناریش کراوەوە دواتریش وەکوتم لە ئاهەنگەکانی نەورۆز لە سەروی سلێمانی و لە گۆی ژەو لە تومەلیک لەم ناوچەیە کراوە بۆیە پیرەمێرد ڕۆڵێکی یەکجار گەورەی هەبوو بۆچی ئەو ڕۆڵە گەورەیە بۆ هۆکار زۆر یەکی لەو ڕۆڵانە پیرەمێرد یەکێکە لەو منەوەرە گەورانی کە ساڵانێکی زۆری تەمەنی لە دەرەوەی کوردستان بووە کە لە کوێژ بووە لە تورکیا بووە تورکیاش ئەو کاتە ئەتوانی بڵین پایتەختی ڕۆشنبیری ناوچەکە بووە و بەشێکی زۆری منەوەرانی وڵاتان لە یەکۆ بووبنەوە پیرەمێرد کە گەڕایەوە بەڕاستی ئەو پیرەمێردە نەبوو کە پێشتر ڕۆشت بوو بۆیە وەعیکی زیاتریە بوو سەقافەیەکی زیاتریە بوو ڕۆڵی زۆر گەورەیە بوو لە ئەگەر بڵم ڕاست بێزاراوکە بە ستانداردکردن یا بە دامەزراوەکردنی نەورۆز بۆیە هەتا ئێستاش ئەگەر بیرتان بێت هەر درێژەی هەیە هەم لە گردی مامەیارە هەم لە شوێنەکانی تری کوردستان هەم لە سلێمانی هەر هەمووی لە ڕاستی قەرزاری پیرەمێردن کە بەم شکڵ و شێوەیە نەورۆز کراوە و بەڵگەی تریش زۆرە کە پێش پیرەمێردیش ئەو ڕۆژگاری کە پیرەمێرد لە سلێمانی نەبووە هەر ئاهەنگی نەورۆز کراوە بەڵام بەم شێوە منەظەمە نەبووە و بیریشمان نەچێت پێش 300 ساڵ لەمەوە پێش یعنی ئەحمەدی خانی لە شێعرا باسی نەورۆزی کردووە هەر پیرەمێرد نییە ینی باسی ئەو دایان شاعیری تریژەیە باسی نەورۆزیان کردووە نەورۆز بەس تایبەت نییە بە داهێنراوی پیرەمێرد بەڵام پیرەمێرد ڕۆڵی هەبوو لە گەشە پێدانی هەنام نەورۆز جژنێکی کۆنی نەتەوەییە و مێژوەکەی بۆ سەدان ساڵ پێش پیرەمێردەکەەوە هەڵبەتا مێژوی جژنی نەورۆز و کاریگەری ئەم بۆنەیە لەسەر نەتەوەی کردوونەوە نەتەوەکانی دیکە چۆن دەبینی چۆن بازم بابەتە دەکرێت بە تایبەتی لەگەڵ نزیک بوونەوە لە بەهار و جژنی نەورۆزدا زۆر جار میلەتی کورد بەگشت زوڵما چۆن ینی با بڵێ بە جۆرێک لە کاتی نەورۆز و لە کاتی بەهار و نزیک بوون دەستپێکی ڕاپەڕین بووە داواکردنی مافەکانی خۆیان بووە ئەم گرێدراوە چییە؟ خۆی لە ڕاستی ئەوەش یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان کە لەسەر نەورۆز خۆی نەورۆز یەکەم ڕۆژی مانگی بەهارە و پیرەمێرد خۆشی هەر لە شعرەکە لە دوو شعرێنە ینی تەفسیری ئەم حاڵات ڕاکات ڕاستە ئێمە وەکو جەژنی نەتەوەی کورد سەیرەکەین بەڵام بەشێکی ئەم جەژنە ڕەبتە بە ئەم میلەتانی لەم ناوچاوە ئەوەی کە ئێمە پێڵین مادەکان کە ئەمە ئیمپراتۆرێکی زۆر گەورە بۆ لە مێژۆوە بەشێکی زۆری قاعیدەکانیان و سەرکردەکانیان کورد بووە و ئەمە باز لەوەکە کە ئەمە میراتێکە بۆ ئێمە ماوەتەوە ئەو میراتە کە هاتۆتەوە بۆ ئێمە کورد بەشێکە لەوانە ئەفغانی ئەو یاداکە فارسەکان ئەیکەن تاجیکی ئەیکە پاکستانی ئەیکا زۆر میلەتی تریش ئەیکرا بەڵام ئەو سەرچاوە تازانەی وە ئەو کتێبە تازانی کە من خوێندومەتەوە هیچ میلەتێک و کورد وەکو نەژادی شەمووی ئاریە ئەو وڵاتانی بزەوت هەمویان ئاینەوانە ئەوم لە بیر چووکە بێڵم ئارین وەکو نەژاد بەڵام هیچیان وەکو کورد ئەویان نیە بۆ نمونە باشترین بەڵگە ئیسا ئێمە هەرسێکمان لێردانژین هەرسێکمان جلێکی کوردیمان
لەبەرە هەرسێکمان بڵێن من و کاگەکان پشتیانەکانمان کوردی ئەو کڵاوینی بەس ئەمە لە هیچ میلەتێکی تران نییە ئەمە ڕێک شوناس و تایبەتمەندێتی کوردە اینجا بیریشمان نەچێت ڕاستە بۆ ئەو میلەتانە یادەکردەوە من سەیری یەکەم هەموو ساڵ ینی سەیری بڵین ئەفغانستانە ئەەکەم چۆن پاکستان فارسەکان بەڵام هیچیان وەکو کورد ئەو تایبەتمەندیان نی هیچیان نەبوو بەشێک نەبوو بە بەشێک لە کولتوری نەتەوایەتیان ئەزانی من زۆر جار باسی ئەوم کردووە کەم شت هەیە لە کووردا بەداخەواڵم کورد کۆکاتەوە لەسەر سیاست ئێمە جیاوازیمانەیە لەسەر ڕەمزە کان جیاوازیمانە لەسەر سەرکردەکان جیاوازیمە لەسەر بەڵام نەورۆز تاکەشتێکە کە کۆی کردوینەتەوە ئەمان کاتەوە هیوادارم ینی ئەم یەکبوونە بەهۆی نەورۆزەوەیە نەبێتە هۆی جیاوازیەوە نەبێتە جیاوازی ئیتنی و ئاینی و ڕەگەزیتیانە. کاکامەران من پرسیارێک مەبوو لەسەر کتێبەکەت بەڵام باسی ماد و مێژووی نەورۆزت کرد جارێ بە لەو بارەوە پرسیارێک لێ بکەم. ڕوخانی زوحاک لەلایەن کاوەی ئاسنگەرەوە ئێمە پێی بڵین ئەفسانە یاخود ئەمە پرسێکی نەتەوەیە و لەوە سەرچاوی گرتووە. زانی کاگاکە منیم شۆ چەند برادەکەم ینی گفتوگوی ئەو پرسیارەمانە کرد لە ڕاستیە ئەمە چکە هەرچەنە کاکامبەران ببوورە ئەفسانە لای یۆنانیەکان و لای مسلەکانیش بۆتە بنەما بۆ نووسەر و فەیلسوفەکانی دوای خۆت یەکێ لە پسپۆرەکانی شانۆی کە ئەزانی لە یۆنان لە ڕۆمانە کۆنەکان ئەفسانە بۆ بەچی بۆتە بنەمایەک بۆ بنەمایە بەڵام مەزانی کورد ئەمە من ڕێی خۆمە لێرەوە یاڵم یعنی ئێمە نابێت زۆر بیر لەوە بکەینەوە کە ئەمە ئاسا چیرۆشیەوە دروست بووە کاوە کورد بۆ یا زۆحا کورد بووە کاوە زۆحای کوشتو یا زۆحا ئەمانە بەڕاستی دوورمانە خاتەوە لە شتەکە جەناب ئاماژەیەکی جوانێ پێە ئەفسانەیە کە دروست بوو یاخود پرسێکی یا پرسێکی نەتەوەیە هەچکامێکیان بێ بۆ ئێمە گرنگە کە ئێمەی کۆ کردوێتەوە ئەزانی هەموو میلەتانی دنیا هەموو میلەتان وەهمێک یا ئەفسانەیەک یا چیرۆکییانێ پێوەی ئەوە ئەبن خۆت باسی یۆنانیەکانە کرد باسی میسرێ کۆنەکان ڕۆمانیەکان ئەمانە هەمووی چیرۆکی خۆیانەیە لەسەر ئەمە بنیادی خۆیانەنێن لە ڕاستیە نابێ ئەمە بیر لەوە بکەین و کاکە ئەمە ئەم ئەفسانەیە زۆحاک تاوانبار بۆ کاوە تاوەبەر لەسەر حەق بووە لەسەر حەق نەبوو ئەمە بەڕێی من بۆ ئێستا هیچی گرنگ نییە ئەوەی گرنگە ئێستا جەژنێکی جێگر هەیە کە جەژنی نەتەوەیی کوردە و ئەم جەژنە هەمومانی کۆکرد ڕۆژهەڵات و باکوور باشوور ئەگەر بینی بێتان هەر چوار پارچەی کوردستان باش یعنی من ئیمشۆ بڵێن لە کەناڵەکە ئێوە لە زۆربەی کەناڵەکان بینیم لە ئاماد لە سنە لە کۆبانێ لە سلێمانی لە هەموو شوێنێ ئاگری نەورۆزکرا ئەمە مهم بترە بەڕێی من ئەوە مهم نیە ڕاستە ڕەهەندی مێژووی زۆر گرنگە و سەرەتاکانی ئەم جەژنە مهمە بەڵام زۆر وانەکەین کە یعنی بیکەین بە گفتوگۆیەکی یعنی سەفسەتی کە کەس ئیسفادەی لێ نەکات و مۆزوع ئاساسیەکەمان نەورۆزەوەی گرنگە نەورۆزەکەی و یەکڕەنجیە بابەتی دیکە هەیە هەڵبەتە پێیوەست بە پرسیارەکەی پێشووترمەوە ئەوەیە کە نەورۆز ئەو تایبەتمەندی هەیە کە زیاتر وا لە تاکەکانی دەکات داوای ئازادی بکەن داوای مافەکانیان بکەن زڵم و زستەم قبول نەکەن ئەم هاوکێشەیە لەگەڵ نەورۆز و ئەم داواکردنی سەر بەخۆی و بەدەستهێنانی مافەکانیان چۆن خوێندنەوەی بۆ دەکەن خۆی بزەبت هەر لە بیداتی بەرنامەکەش باسی ئەومان کرد خۆی هەر نەورۆز یعنی تەوقیتی نەورۆز علاقی بە ژیانەوە هەیە یعنی مردنی وەرزی زستان و هاتنی بەهار ئەو شیعرانش کە باس کراوە لە ئەحمەدی خانیەوە بۆ پیرەمێرد و بۆ شاعیرانی دوای ئەویش و بۆ شاعیرانی ئێستاش هەر هەمووی باسی ئەوە ئاکات جۆرێک لە ئازادبوونی تایە جۆرێک لە حڕێتی تایە جۆرێک لە چوونە دەرەوەی تایە یعنی هاتنە دەرەوەی تایە لە ماڵ مەسەن جۆش و خۆشی تایە گزارشتی تایە لە ئازادی بۆیە ناتوانین باسی نەورۆزکەین بەبێ ئەم چەمکانە ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە کە جەنابە باسەکەی بۆ نمونە ئیسا باسی ئیمساڵ مەگە کە ڕەمەزانە ساڵانی تر خەڵک ئەچوێ دەشت و دەر ئەچوێ نەورۆ بەڵن شاخ و داغ ئەچوێ گوندەکان گزارشتی لێگر خەڵک لە دەرەودانیش یعنی دوورە کەوتەوە لەو چوارچێوەیە کە لە ماڵ ئەوەیە بۆیە بەڕێی من گرنگترین ڕەهەندی نەورۆز ئەو ئازادی و ئەو جۆرێک لە حڕیاتەیە کە مرۆڤ بەڵێ تۆ میهرەبان مافی منە پێشێل کرد بەڵام مەزانی پیرۆزە و جژنی نەورۆزە گەرنە ئازاد بێکێشەکەوتم کا کامەران دوو پرسیاری دەکەم ئەتوانی پرسیارتر ئەگەر هاوکاران دوو دقەی زیامان بنێ ئاکام فەرمووکەواتە باما پێشێل نەکەین ئەوە کاکاروانی دەرێنە ڕەڵێ ئەتوانی پرسیارەکە بکەین ماڵی ئاوا بێ کا کامەران با بێنەوە سە کتێبەکەت
پێگەی پیرەمێردی مەزن وەکو شاعیر وەکو نووسەر جگەلەوە لە کتێبەکەدا چ ڕۆڵێکیکەی هەبووە جیالەوەی کە نووسەر و شاعریش بووە ڕاستە من جیا لە پیرەمێرد بەڕاستی منەوەرێکی زۆ گەورەی کووردە ئەزانی ڕۆشنبیری کورد لەم پارچەی کوردستان و باکووریش بەڕاستی چکە بیری نەچێت پیرەمێرد 25 ساڵ زیاتر لە تورکیا ژیاوە لە ئەستەمبول ژیا و دوای بۆ بە پارێزگاری جۆلەمێرگ لەوێ دوای کۆلیژی حقوقی تاوا کردووە باز لەوە ناکەم بەس باسی ئەم بەشی کوردستانەکەم ئەگەر باسی ڕۆشنبیری و فەرهەنگی کوردی بکەیت بەڕێی من ئەبێ وا باسکەی پێش پیرەمێرد و دوای پیرەمێرد ئەزانی پیرەمێرد یەکەم کەس بوو بەو شێوە پێشکەوتووە چاپخانە بێنێتە شاری سلێمانی و یەکەم کەس بوو بەو شێوە ستاندارد و بەو شێوە ڕێک و پێکە ڕۆژنامە و گۆڤار دەربکات پیرەمێرد یەکەم کەس بوو لەو کەسانی کە بەو شێوەیە نەورۆز بکات بەو شێوە دیوانی شعر چاپ بکات بەو شێوەیە کتێب چاپ بکرێت بۆیە پیرەمێرد بەدەر لەو شتانی کە جەناب و باسی کرد پیرەمێرد منەوەریشی بووە ئیلهام بەخش بۆ نووسەر و شاعیرەکانی دوای ئەو بەدڵنیایەوە کاریگەری زۆری بە ئێستاشەوە پیرەمێرد کاریگەریە بۆیە من لەم کتێبەمە بەڕاستی لەسەر ئەو بۆعدە ئیشم کرد هەر لە ناوەکەیەوە کە پیرەمێرد لە دەستنووسی چیرۆگات چل ڕاهەندی جیاوازی پیرەمێرد چل گۆشەی جیاوازی پیرەمێرد یعنی چل تایبەتمەندێتی پیرەمێرد جا بیریشمان نەچێت پیرەمێرد هەر خۆی جگە لەوەی کە شاعیر و ڕۆژنامە نووسێکی گەورە بووە و سەرنووسەری ڕۆژنامەکە بووە ئێمە قەرزاری پیرەمێردین کە بۆ یەکەمین جار پیرەمێرد بەشێ لە شاعیرە گەورەکانی کوردی پێناساندین پیرەمێرد بێسارانی پێناساندوین پیرەمێرد مەولەوی پێناساندوین پیرەمێرد نالی پێناساندوین پیرەمێرد زۆر شاعریتری پێناساندوین هەم ژیانیان هەم شعرەکانیان ینی ئەمە بۆعدێکە لە ژیانی پیرەمێردا کەم کەس باسی کردووە ئەویش بەڕاستی فەزلەکەی بۆ ڕۆژنامەی ژین و بۆ ڕۆژنامەی ژیانە گەڕێتەوە کە پیرەمێرد ئیشی تیا کردووە بەڵێ جاکە کامەران ئەم بابەتە قسەی زۆر هەڵەگرێ بکرێ بە چەند پارتیا بکرێ بە چەند بەشێ بەڵام ئێمە کاتمان نەماوە دەنا بە چەند بەشێک ئەمە باسی پیرەمێرد بکەین ڕۆڵی پیرەمێرد شعرەکانی پیرەمێرد نەورۆز لەناو ئەدەبیاتە بەڵامی تر کات سەرکەوتوون و پیرۆز بێت هەر ئەمەش باشە المهم هیوادارم گفتوگۆکەمان بێزارکە نەبوو بە خەڵک پێویست گەیشت بێ دەست خۆش زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەرکی کێشا و زۆر سەرکەوتوو بن خەرمان بەرەکان پیرۆز بێ دووبارە لە ئێوەش پیرۆز بێت زۆر سپاس بەڕێستان کامەران سوبحان کە بەڕێزیان وەکو نووسەر لە بەرنامەی بەیانی کورسانی زۆرتەوەری کۆتایی لەگەڵ مامون دووبارە سپاس بۆ بەڕێستان